دانان و بەستنی تەواف لە بۆری ئاو و تانکیەکانی ئاو لە ماڵ و شوێنە گشتیەکان یەکێکە لە ڕێگاکان بۆ ڕێگریکردن لە بەفیڕۆدانی ئاو. ئەگەرچی ئامارێکی ورد لە بەردەستان نیە، بەڵام لەلایەن زۆربەی هاوبەشەکانەوە تەواف نەبەسراوە و لایەنی پەیوەندیداریش نەیتوانیوە ئەو هاوبەشانە ناچار بە بەستنی تەواف بکات. ئەگەرچی یاسای ژمارە 4 ساڵی 2022 یاسای پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان هاوبەشەکان ناچار بە بەستنی پێوەردەکات و بەپێی یاساکە هەر هاوبەشێک تەوافی ئاوی نەبێت بە بڕی 50,000 دینار سزا دەدرێت. قوربان تەواف نەوەکانی زۆرە، هەنیتر مۆدێلاتەکان هەمانە کارەباییە، هەمانە لەگەڵ مزەخەکە بەسرێت، مزەخەکان دەبەسرێت وارەکە کێتەوە خوارە ئۆتۆماتیکەی بۆ مزەخەکە کە تەنکیەکەت فولە بێت خۆی قەتعیەکە، ئەمە بۆ مزەخەکە. هەشمانە عادی میکانیکانەیە، هەتا تۆ مۆردەکەی خۆت لە ماڵەوە تەوافی تایە، ئەی بۆ مۆردەکەت ئەتوانی داینێ بۆ لە سەربان تەنکیەکان نایبەستیت، کە تۆ بۆ تەنکیەکانیش بەستت بۆ عام بۆ خۆت بۆ خەڵکیش ئیسفادەی هەیە، تۆ ئەوەی کە خەساریەکە پارەی لەسەرت حسابەکرێ. بڕۆ خەڵکەکەش بێوجدان بۆ زۆربەی یعنی بەڕاستی گوێ نایەتێ ئاوەکە ڕاتیتر وازانەوە ئەو بە پەلاش پاڵەوتەکرێ. ئەنیسا من کابراایەکەم پەیوەندیم بە حکوومەتۆ نیە، من کابراایەکی مەدەنیم بۆ ئیش بۆ خۆمەکەم، بەڵام لە هەمان کاتە بەڕاستی ئاو شتێکی سەرچاوەیەکە لەوانەیە ڕۆژێک بێتە پێشەوە ئاو دەست نەکەوێت. زەحمەتە بۆ پاکردنەوە بۆ تەسفێکردنی ئاوەکان ئیمڕۆ کۆمپانیەکان کە ئەو پاڵەتەکەن و ئەینێرن بۆ من و بۆ هاوڵاتیان فەرقینە ئەمە هەمووانێکێکین ئەبێ هەموو دەستی پێوە بگرێت. بڵێن بۆ منە لە 5,000 دەست پێ کات ئایا ناتوانێت کابرا 5,000 بە تەوافەیەک بۆ خزمەتی خۆی لە 5,000 دەست پێکە هاتی بۆ 20,000 25,000 بە پێی کارەبایی هەیە عادی هەیە، ئەمانەسا میکانیکی عادیە، هەرتوانێت لەمە بەستێ. هەشتوانێت گەر بڵێ مزەخەکەم ئیش ناکات لەسەر مزەخەیە بەسێ کە تەنکێکی ئاویتیان نەبوو ئۆتۆماتیکیان خۆی ئەکەوێتە ئیش مزەخەکە. باوەڕم نییە لە سایەک لەوانێ بیبەسێ، لە سایەک لە سا 2 وەڵای ئیهمالی. تۆ حسابکە و ئاوەکەیتە خۆر لە سەربانەکەت، حسابی ئەوە مەکە تۆ ئاوەکەش خەسارەکەی، سەربانەکەی خۆشت خەسارە بێ، ڕتوبەت دروستەکە، یعنی سێرەکەی تەنکیەکەت ئەرزێت، لە تەنکیەکەوەیتە سەربانەکەت ئەرزێت. ئەوە چێتەوە بۆ مەجاری چی سفادەیەکی هەیە.